سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستەوخۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سلااف و ڕێزت گەرم گەلی گوهدارین دەنگی ئەمریکا ڕادیۆ دەنگی ئەمریکا لێر واشنگتن کو ئەف بەرنامەیە ڕادیۆی لەسەر سەتەلایتی تێ نیشاندان ئەوجا بەخێر هاتنا تەماشەواناژەی دیکەین ئەوەیە و بەڕێگا سەتەلایتی مەدیبینن و گوه لەمە دەبن دی بەرنامە ئیرۆ ئەموو سیاسەتدا ئەمی بەحسەکی ئابووری بکەین ڕاستە بەرنامە ناوێ ئەموو سیاسەتە لێ دەبێژن ئەگەر تو تشتێکی ژە ئابووری نزانی سیاستوانێکی نەسەرکەتی بۆیە ئەم ئیرۆژی بەحسێکی ئابووری دیکەن لێرەژ ئەمریکا ئەگەرم دەست پێ بکەن ئەم دەبینن بازارن سەهم و سەنەدان ئانجی بۆرسان بلند بن بەخایوان زێدا بلند بن دەمە بەلکی سێ یان چار مەهال لەسەر هەف داو جۆنس و S&P 500 گەشە دیکەن ئەڤە نیشانەکەژی ji بۆ گەشەکردنا ئابووریە ئەمریکا لە هەولێرێژی دەنگ و باسانە و پشتی چەند مەهێندی وێ بازارێ بۆرسێ بێڤەکردن گەلو ئەگەر هات vekردن wê çi wata ji bo aborî Kurdistanê heye. Ji bo şirovekirina van babetان em îro mêvandariya Brêz Azad zendî dikin şarezayê aborî û karmendeke li Centra kampaniyeka aborî û financial draviye lêre li Virginia. Kaka zor bexêr bê. Basî nav Amerîka bikin çûka basî Kurdistan zor xweş e eger bas bikin çûka zor lê nazanîn. Basî Amerîka bikin ba têgeştinê laman durist bê em bazarane çûn îşekin bû nimûne Wall Street ka hemû kampanyeka lê kod dibnewe و وەکو بڵێ ئەکسچێنجی ئابووری دەکەن بۆ نمونە ئەوانەی کە ناویان هەیە داو جۆنس و S&P 500 ئەم بازارانە چۆن ئیشەکەن ئەوانە زۆر سپاس کە منتان داوت کرد داو جۆنس یەک نیشاندەرە داو جۆنس سی شەریکەیە سی گەورەترین شەریکات ئەمریکا بە یەکەوە پێڵن داو جۆنس ئەمە مهمترین نیشاندەری اقتصادی ئەمریکایە یەک دانی تریش هەیە زۆر مهمە پێڵن S&P 500 یانی S&P 500 کە 500 گەورەترین شەریکە کە لە ستاک مارکتن ئەوش یەک نیشاندەرێترە لەم چەند ڕۆژە یا لەم چەند مانگە داو جۆنس ئیستا حالیان دوێنێ گەیە 16910 S&P 500ش گەیە 1945 دەتوانم قسەکان ببڕم کەواتە چی ئەم ژمارانە چی پۆینتی چین ئەم پۆینتە چییە دەستی بێکن لە داو جۆنس کە لە هەمووی معروفترە هەمووی دنیا متابعەکەن ئەو داو جۆنسە سی شەریکەیە شەریکاتی هەیە زۆر بە ناوبانگن وەکو کۆکە کۆلا وەکو دزنی وەکو واڵمارت وەکو مەکدۆناڵدز مەطعام وەکو مایکرۆسۆفت سی شەریکەیە ئەم سی شەریکەیە چیەکەن ئەگەر $1 بچێتە سەرەوە یا $1 بێتە خوار 4 پۆینت ئەگۆڕێ مەسەڵەن بڵێن مەکدۆناڵدز چوە سەرەوە $1 دزنی چوە سەرەوە $2 ئەوە $3 یعنی لە داو جۆنس $3 ئەبێتە 12 پۆینت یعنی سەهمەکان لەو شەریکانە دەکرد یەکێک سەهم بکڕیان بیفرۆشێت بکڕون فرۆشتنی ئەو سەهمانە قیمەتەکە یا با بەرز یا ئەیتەخوار یمکنە ئەوە پۆینتن ئەوانە پۆینتن چیەکە مەسا ئەگەر تو بێن IBM کە ئەوش لە داو جۆنزە بێتە خوار $4 ئەو بە تەنهایی داو جۆنس چیەکە نیشاندەرەکە 16 پۆینت ئێتە خوار ئەم سی شەریکە علاقەی هەیە چنێک چوە سەرەوە چنێ هاتە خوارەوە هەروە حسابێکن پۆینتەکان دەستی پێکرد پێش 150 ساڵ تا ئیستا گەیە ئێستا 16000 کەواتە ئەمە ژمارەیەکی گەورەی کەمپانیە گەورەکانن پێکەوە دادەنیشن سی گەورەترین کۆمپانیا ئەوانەی داو جۆنس ئەوانەی دیکەش 500 گەورەترین ئەو کەمپانیانە پێکەوە دادەنیشن بۆ خۆیان ئەوەیەک دروستکەن وەکو بڵین ئەنجومەنێک دروستەکەن و سەهمەکان ئەیکڕن و ئەیفرۆشن خەڵکیش بەشدار دەبێ خەڵک بەشدارە بێ خۆی ئەمە مەسەڵەن شەریکەیەک وەکو جەنرال ئەلەکتریک کە ئنجن دروستەکە بۆ تەیارە گڵۆب دروستەکە هەموو شتێک دروستەکە تقریبا ئەشیا هەن مەدیکال هەن خەستەخانە دروستەکات ئەم شەریکەی 150 ساڵە هەیە لە ستاک مارکت ئەم شەریکە پارەکەی یەکمین پارەکە زۆر پێش پارەکەیان وەرگرت
ئیستا ئەو شتێکە مایە لە بازار خەڵکە بێن خۆیان من بەشێکم هەیە 100 بەشم هەیە ئەیفرۆشم بە تۆ توش ئەیفرۆشی بۆ بەرادەرە ئەیە هەروایە قیمەتەکە هەرچی خەبەر باش بێت شەریکە خەرێکە زیاتر فڕۆشەکات قیمەتەکەش سەرەوە قانجازەکەن ئەگەر خەبەر خراپ بێت بڵێن اقتصاد دنیا خراپ بۆ کەس تەیارە ناکرێت یا شەریکەت بۆینگ تەیارە ناکرێت لە ئینجنەکەی طبعا اقتصادەکەیتە خوارەوە سەهمەکەیتە خوار بەڵام ئەوە پارەی خەڵکە بەڵێ پارەی خەڵکە بۆ پارەی خەڵکە بەڵێ و بەو پارەیە ئەو کەمپانیانە ئیشەکەن بەو پارە ئەو کەمپانیانە ئیشەکەن یا ئەگەریش ئیش نەکەن خاوەن ئەسلی کەمپانیەکە پارەکەی ئەوە بەڵام پارەکە ئەچێت بوو ئەوە چێت بەڵام کەمپانی هیچ تارمایە کەمپانی هەر ئیشەکات باشە بۆ دنیا هەموو چاوی لە داو جۆنس لەبەر خاطرەوە اقتصاد ئەمریکا گەورەترین اقتصاد دنیاە لە 125 لە اقتصاد دنیا ئەمریکایە چۆن دەزانن ئەمە کە داو جۆنس چووە سەری بۆ خۆیان لەسەر ئەساسی ئەوەی قازانجی کردیان قازانجی نەکرد ئیشی خۆیان بکەن خەڵکانێک لە وڵاتێکی دیکە لە ئەوروپا بێ لە ئەفریقا بێ لە میدل ئەزوی لە شوێنێکی وە ئەم داو جۆنزە وتم نیشاندەر یعنی چی یعنی نیشاندەکە اقتصاد ئەمریکا باشە یا نیشاندە اقتصاد ئەمریکا خراپە طبعا تەنها نیشاندەری نییە بەڵام یەکی لە نیشاندەرە مهمەکانە کە نیشاندەکە اقتصاد ئەمریکا باشەیە خراپە ئەم اقتصاد بۆ باشە لەنەوە قیمەتەکە هەموو شتێک لە نظامی سەرمایداری لە ئەمریکا کە ترانسپێرنسی هەیە بە کوردی ترانسپێرنسی پێڵەن ینی هەموو شتێک ئەزانی شەفافیە یان وەکو بڵێ لە ئیشکردنە هەموو شتێک ئاشکرایە هەموو شتێک ئاشکارە شتێک غێر ئاشکران نییە ئەمە لە ئەمریکا چنی بێکاری هەیە ئۆڵڕێدی یعنی لە ناو قیمەتەکەی حسابیان کردووە لە ئەمریکا ئەگەر گرانی بێت حسابێکرن لە ئەمریکا ئەگەر کۆنفیدنس کەم بێت حسابێک ینی بڕوا بە بۆکو متمانە بە بازار بەڵێ ئێستا لە ئەمریکا ستاک مارکت ترانسپەرنسی مهمیەتی چییە هەفتەی جارێ ئەبی حکومت بڵێ چەندێک بێکاری هەیە ئەی هەفتەی جارێک ئەڵێ چەندی حکومت چەندی خەڵک داوای پارەی کردی بوو unemployment benefit و مانگێ جارێ پێتەڵێن چەندی بێکاری هەیە بەڵێ باشکە کە ئازاد بۆ ڕووداوەکانی جیهان بۆ نمونە ئەگەر باسی ئابلوقایان سەکشن لەسەر ئێران بکەن داو جۆنس دێتە خواری ئەگەر شەڕێک لە وڵاتی کار ڕوویدا بۆ نمونە بەتایبەتش ئەوانەی کە نەفت ئەفرۆشن ئەو بازارانە قیمەتەکانیان دێتە خواری بۆ لێنەوە مەسەن باس نەفتەکەن ئەگەر نەفت بشتە سەر هەموو شتێک قیمەت گرانە بێ ئەم شەریکە کە مەسەن بڵێن جەنرال ئەلکتریک ئەو شتێکە ئەیکڕێ ئەو پلاستیکە پێویستی هەیە ئەو نەفتەکە ئەیکڕێ ئەم ئاسانێکە ئەیکرێت ئەوش قیمەتەکەشتە سەرەوە وەختە چووە سەرەوە مەجبورە بێت گرانتر بیفرۆشێت یمکنە خەڵک نەیکڕێلی ئەوختە لە قانجازیانەیەتە خوار سێر یەک خەبەرە سیاسی چۆن یەک دەورە یەک سایکڵێکە کات تەسیرەکات لە ئاخرەوە تو ئەیبینی بەس لە قیمەت لە داو جۆنز ئەیبینی یا لە قیمەت جەنرال ئەلکتریک ئەیبینی یا لە ستاک مارکت هەمووی ئەمریکای بینی یەک خەبەر سیاسی زۆر تەسیری هەیە لە اقتصادەکەش طبعا دەستی پێکا بە اقتصاد دوای خەبەر سیاسیکە یا خەبەر سیاسیان ئەیدوانە بێکەوە یەک سایکڵێک دروستەکەن ناتوانێت یەکتری جیان بکەیت دەڕێن سیاستمەدار ئەبێ شتێک لە ئابووری بزانیان ئەگەر نەزانی کابرا سیاست مەدار نییە باشە نامێنی باسی سیاسیەکان بکەین کاکە ئازاد بینە باسی کوردستان باشە دەوتری کە لەم چەند مانگی داهاتوودا بورسەکە لە کوردستان دەکرێتەوە ئێ باشە بورسە خۆی خۆمان دەزانین لە بازارەکانی یان لە شارەکان بورسیان هەیە ئەوەی پارە دەیگۆڕنەوەوانە ئەی ئەوانە ئەوە چی ئەوە دیکە چییە ئەوە کە پارە گۆڕن ئەوە بۆرسنی ئەوە بەس پارە گۆڕنە مانی ئەکسچێنج هەرات ئەوە زیاتر نییە بۆرسە ئەمە تقریبا 6 ساڵ هەیە خەگە ئیشەکەن یەک مەشروعێکە هەن حکومەتی هەرێم کوردستان لەگەڵ پرایڤەت سێکتەر ئەمانە بەیەکەوە ئەم بۆرسە دروستەکەن و ئینشاءڵڵا ئەڵێن لە ئاخرین سێمان ئەمساڵ دەستی پێکات لە هەولێر پێڵێن ئەربیل ستاک ئەکسچێنج و هینەکەیشی ESX ئەم شتێلە ئەبێ ئەو خوشک برانێکە دەنگمانە ئەژنەفنیامان بینە ئەبێ شتێلە بزانە لە ئێستەوە هیچ شەریکەیەک بە ناو خۆی نییە لە ستاک مارکت هەموو بە بێ پێژن تکر سمبل مەسەن هەولێر ستاک ئەکسچێنج پێڵێن ESX مایکرۆسۆفت پێڵێن MSFT ناویان هەیە نیشانی ئەمە دەستی پێکات ئینشاءڵڵا چەند مانتر دەستی پێکات حکوومەتە کارتی تایبەتە چین پێژن جوینت ڤەنچەر هەن حکومەتی هەریم کوردستان لەگەڵ پرایڤەت سێکتەر بە یەکەوە ئەم ستاکم دروستیان کرد
ئەم ستاک مارکتە بەس جێگایکە کە ئیشەکە ئەباتە ڕێ یعنی وەکو یەک بازارێکە بەڵام لە ناو بازارەکە هەموو شتێکە کڕی دەبێت سەرمایه‌داری هەبێت دەبێت پارەی هەبێت ئەبێ پارەی لە هەبێت. چی پارەکەی دەێنێت پارەکەی ئەبێت لە ئەوانە کە پارەیان هەیە پارەی زۆریان هەیە مەسەن یەک نەفەر پارەی زۆری هەیە حەزەکە پارەکەی استثمار بکات یعنی پارەکەی بخاتە کار یا لە ئەوانە کە پارەیان کەمە وەکو من و تو ئەوە سێ چوار نەفەر پارەکەمان بە یەکەوەی خەین پارەکە استثمارەکەین مەسەن بڵێن هەموو مامۆستەکان لە کوردستان هەر کەسێک حەزەکە لە 5 لە معاشەکەی بخاتە کنار سیوی بکات لە جاوە پارەکە بخاتە بانک ئەچی ئەیخاتە لە ستاک مارکت لەورە پارەی زیاتری بۆ قانجازی زیاترە مەسەن لە ئەمریکا قانجاز لە معدل ئەگەر پارەکەت 20 ساڵ بینی لە ستاک مارکت لە 12 قانجازەکەی لە 12 زۆر بۆ 20 ساڵ لە معدل 20 ساڵ باشە زۆر بەشیان قازانج ناکەن یان پارەکانە فوتیان دێتە خوارد بەڵێ ئەمە ڕسکە ئەمە ڕسکەکەیە کە احتیمالەیە پارەکە بچێت احتیمالە شێ پارەکەت دوو بەرابەر بێ بە 1 ساڵ بە 2 ساڵ ئیستا من پێشەوە بێم تەماشای ئەپڵ مەکرد ئەپڵ پێش 10 ساڵ ئیمکنە بە $20 بوو ئەتکڕی یەک شێری یەک بەشێک دەکڕی بە $20 یەک سەهم تا بەلە هەفتێکی $700 ئۆکێ تو قانجازەکەت زۆر زۆرە بەڵام احتیمالی شەیە شەریکەی بیکڕی وەکو MCI دوای ئەوە ئەسڵ شەریکە نەما پارەکەت هەمووی چوو لەبەر خاطر ئەمە بێت پێژن ریسک ئەند ریوارد ئەبێ باڵانسی بکەی بێن ریسک و ریوارد چیەکەیت خەتەرەکەی کە تایە و قانجازەکەی ئەو چیەکەیت ناچی ئینڤست بکەیت پارێک خۆت بخەیت سەرمایەکەت بەس لە یەک شەریکە خەتەرە ئەبێ بیخەیتە مثلا S&P 500 با ببینە سەر ئەوەی هەولێر ئەمە قانونی هەیە قانونێکی تایبەتی دنیا نوێتەوەی هەیە بۆ ئەوەی شتەکان ڕێگە بخاتن یان هەر وڵاتێک بۆ خۆی قانونێکی خۆی بۆ دروستکردنی ئەم بۆرسەیە هەر وڵاتی قانون خۆی هەیە بەڵام چەند قانونێک هەیە هەمویان بەکارێنن مثلا قانونی ترانسپەرنسی شەفافیە ستاک مارکت بێ شەفافیت هیچ معنایکی نییە ئەوەیتە جێگای دزی ستاک مارکت ئەبێ شەفافیە کتابێ شەفافیە یعنی چه یعنی مدیر شەریکە هەر شتێک لە باوت ئەو شەریکە هەیە باسیەکەت نە باسیکە ئەو ڕۆژە خۆی یەکمان زووتر باسی بکە بڵێت ئێمە وا فکرەکەین تا اقتصاد چون ئەو نەباش نییە ئێمە فرۆشمان کەمترە بێت ئەبێ یەکمان زووتر دوومان زووتر بڵێت ئەگەر نەڵی ئەو وەختە لە ناحەی قانونی ئەتوانن ئەوانە کە پارەیان استثمار کە لای تو ئەتوانە لە ناحەی قانونی بڕۆن بۆ محکەمە شکایەت لێ بکەن ئەڵێن چۆن ئەم خەبەرە لە ئێمە شاردەوە بۆ شاردەوە زووتر بتو تابی ئێمە ئیمکنە ئەمان فرۆشت بەشەکانمان ئەوە ترانسپەرنسی دووهۆمان وەختە ستاک مارکت هەیە احتیمال زۆر هەیە إنه اقتصاد وڵاتەکە لە کاش کە ئیستا زیاتر خەڵک لە کوردستان پارەکیان کاشە هەموو شتێک بە کاشیان هەیە لە ماڵ ئەچێتە سەر اقتصاد پێڵن و ئینگلیزی فیات ئیکانۆمی ینی نان کاش بە کاش لە جاتی پارەی ئەوە لەدات بێ ئەتوانی بەکرێت ئیش بکەی باکرد ئیش بکەی و پارەکەش لە بازار پارەکە هەر لە بازار ئیش لە بازار ئەوە زۆر مهم ئەوە بۆ ئەوە یەکمین خوتوەیە بوو مۆدرنایز ئیکانۆمی نوێکردن ئەوە زۆر ئیستا اقتصاد لە کوردستان چۆنە پێڵێن اقتصاد مامن پاپ یعنی چی یعنی باوکو دایک اقتصاد باوکو ئەوانەی دەنە کوڕەکانیان هەروای بردیانە سەر شتێکی تیانە بەڵام وەختە بووە ستاک مارکت ئەو وەختە احتیمال زۆر هەیە خاوەن شەریکە ئەوە کە پارەدارە لەگەڵ مدیر شەریکە گیان لە یەکتری ئەمە زۆر باشە ئەگەر لە یەکتری گیا بوون ئەو وەختە مدیرەکە مەسئولە ئەبێ ئیش باش بکە یا ئیش باش نەکات یەکی هەیە پرسیاری لێکات تو بۆ ئیشت کرد و ئەمەش پارەکەشی تەنها کەسێک نییە شێرن ڕەنگە یەکێک زۆری هەبێ کەمتری هەبێ بەڵام خەڵک زۆرە بەڵام کاک ئازە دەمیست بزانم ئەم بۆرسانە هەڵ بێگومان یعنی لە دنیادا کە دروست بوون بۆ ئەوەی قازانجی وڵاتەکەی تیابێ قازانجی خەڵکی تیابێ ڕێخستنی کاروبارەکانی خەڵک و کاردارەکان لە کوردستانە خەڵک چۆن قازانجی لەم شتە دەبێنێ بەخوا قانجازەکەی بە دووسێ شێوەی بینێ یەکێ خۆیان بڕۆن ئەو پارەکە هەیەە لە جوابی خەیتە بانک بڕۆ ئینڤستی بکە لە ستاک مارکت هەر بانک نییە خەڵک ناختە هەرپارێکی لە ماڵە ئەوە خراپ ناو دۆشک ناو باڵشتەکە خۆ خراپ توێشە ئەوە بیخاتمال هەیە وتمان لە 20 ساڵ بینی لە ساڵی 12% زۆرە ئەوە یەک دوهۆمەن ئەمە معنای ئەوەسە وتمان اقتصادەکە مۆدرن ئەبێت کە هەموو وڵاتەکە استفادەی لێکات سێهۆمەن وەختە ستاک مارکتت بێ لە هەولێر معنای ئەوە حکوومەت پلانی هەیە کە پرایڤەتایزیشن زیاتریکە خۆی
ئۆڵڕێدی دەستی پێکردیە لە کوردستان ینی کەمپانیان ئیشەکان بدێ بە کارتی تایبەت نەکرد ینی ئۆڵڕێدی دەستی پێکردیە مەسەڵەن ئێستا شەریکەی کۆڕەک هەیە شەریکەی نازم ئاسیا سێڵ هەیە هیچ کامی حکومەتی نین ئەمە ئەهلیە وا دیارە خەڵکی شیریتیا هەیە دیارە شیوەی من بیستم بە لە چەند مانێک ئاسیا سێڵ چوو لە ستاک مارکت لە بۆرسەی بەغداد لەورە پارەی وەرگرت ستاک مارکتی بەغداد وابزانم لە 8 بلیۆن گێ 12 بلیۆن بە یەک ڕۆژ چون ئاسیا سێڵ شەریکەی گەورەیە. بەڵێ باشە کاک ئازاد سەرمایهداری ئەو بۆرسەیە چەند دەبی چۆن دەبی؟ ئەم هینەکەی هەولێر ئیستەوا فکرەکان کە 25 شەریکە هەیە ئەیەن عرض کار خۆیان شێرەکان خۆیانەکەن یعنی شەریکەی تایبەت و پرایڤەتی خەڵکە ئەیەت ئەبێتە شەریکەی پبلیک پێکەوە 25 شەریکە پێکەوە کار دەکەن پلانەکە وایە 25 شەریکە ئەو 25 شەریکە ئەگەیەتە 8 بلیۆن دلار هەمووی مارکت 8 میلیارد دلار یان بڵێن 8,000 ملیۆن دلار ئەوێتە سەرمایەی ئەو ستاک مارکت قەدرە زۆرە پارەکە بۆ مارکتێک بەخوا 8 بلیۆن زۆرە بەڵێ بەڵام ئەگەر مقارنەی بکەیت لەگەڵ بەغدا 15 هیچ نییە وانە لەگەڵ ئیمارات 220 میلیار هەر هیچ نییە لەگەڵ سعودیە 400 میلیار هەر هیچ نییە لەگەڵ نیویۆرک ستاکشن 14 تریلیۆن یعنی 14 ملیۆن بەڵێ باش ئەم شمارە یعنی ئینسان ژمارەکان خۆشن بەڵام چی بڵین خەڵکێکە چۆن قازانجەکە و چۆن لی تێ بگات و چۆن ژیانیان لەسەر ئەمانە دابنێ بۆی ئەو چووکە خۆی دەزانی لە ئەمریکا کە خەڵک زۆر ئەو شێرە هەیە ڕۆژانە چاڕوان دەکا بزانە داو جۆنس چلی هات و چەند بەرز بوو چەند نزم بوو ئەوەی شێرەکانی خۆیان بیفرۆشنیان زیاتر بیکڕن تۆ ئەگەر بگەڕینەوە ئەمریکا تۆ کورد یان هەر کەسێک هانەدەی کە بچتن شێر بکڕتن لە ئەمریکا بڵێ لە 100 من ئەو کوردانەکەیان بینم لەگەڵیان قساکەم یعنی یا معلوماتیان زۆر کەمە لە باوت ستاک مارکت یا یعنی بڕوایان نییە وازانە ستاک مارکت جێگەی کە وەکو کازینۆیە قمارەکەی پارە قاجازەکەی یا پارە خەزارکە ناوان نییە مەعلمە ئەمە حتى پێویستش نییە ڕۆژ بە ڕۆژ بڕۆیتە شوێنی و بزانی داو جۆنس چووە سەرە و یا هاتە خوار نە ستاک مارکت پارەکە ئینڤستی بکە بێ لەورە تاو ئینڤستی بکە وتم 20 ساڵ بیکەیت ئەگە پێویستە بە پارەکە نەبێت لە 112 زیادە بێت باشە لە کوردستان ئەوە تێگەشتین ئەوە وڵاتی کە قانونی هەیە و ڕێنمایی هەیە و هەموو شتێکی هەیە و شتەکان 103 ساڵە لە واڵستریت لە نیویۆرک هەیە و کەمپانیەکان هەن و دادگا هەیە و هەموو شتێک هەیە و خەڵک متمانە هەیە بەڵام لە وڵاتێک لە شوێنێکی وەکو کوردستان بڵین چۆن خەڵک متمانەی دەبێ پارەی خۆی لە بازارێکی وا بکە لە بۆرسەیەکی وا بکە خۆی ڕاستە هەموو شتێک دەستی پێکە بە شتێکم ناتوانانی بە یەک ڕۆژ لە هەولێر بگەیتە نیویۆرک وانە بێت دەستی ئەمە خۆتەڵێت 150 ساڵە ئستاک مارکت هەیە بەڵام خطوەی یەکم ئەیەسە ئەنه بحسن الظن ئەڵێت نە هیچ نیەتی صاف دزی ناکرێت هەموو شتێک بە جوانی ئەوە ئەچێتە ڕێو ئەگەرش لە ڕێگەش لە ناوڕاست بەڵێ مەشاکل هەر ئەبێت وانە قەت شتێک بێ مشکلە نابێت بەڵام کەم ئەو مشکلش نامێنێت بەڵام ئەمەش بڵێم ستاک مارکت جێ دزیت زۆری تایە ئەتوانن بە ئاسانی دزیش بکرێت ئەتوانێت شخصێک کە خەبەری هەیە لأنه ستاک مارکت هەموو شتێک بە ئەخبارە هەموو شتێک بە ئینفۆرمیشنە معلوماتە ئەگەر تو معلوماتێکت بێ کە من نەمبێت یەک هەفتە زووتر يمكنە یەک سعات زووتر ئەو معلوماتە تو بێت کە من نەوێ ئەتوانی قانجاز بکەی بە یەک سعات بیستمان کە خەڵک لە وەختێکە شێری خۆیان سەهمەکانی خۆیان فرۆشتیان بە ڕۆژێکیان بە هەفتەیەک دوای ئەوە یەکسەر هاتوونەتە خوار و ئەو بوو بە محکەمە و بوشکات شتیوە وە لە ئەمریکا ڕوویداوە بەڵام خۆزگان لە کوردستان شتیوە بدون لە هەر وڵاتان چون حکوومەت تا چەندێک دەستی هەیە لەم بۆرسانەدا تا چەندی دەسەڵاتی هەیە لەسەر حکوومەت بەڵێ دەسەڵاتی هەیە لە ئەمریکا یەک منظەمەیەکی پێژن SEC یعنی Security and Stock Commission ئەمە کۆمیشنە چیە ئەمە کاریان نەڤارەتەکەن چاودێریەکەن ئەمە کاکە من ئەمە کار حکوومەت ئەمەیە بزانێ ئەم شتە چییە ئەگەر زانستی تو شخصێکی کرد هەموو ڕۆژێک ستاک ناکری بفرۆشی بەڵام یەک شەو 4,000 بەشت کڕی و دوای 2 ڕۆژ فرۆشت شتەکە غێر طبیعیە ئەوان ئەزانن بڵبط کی ئەکرێکی ئەفرۆشێت کاریان بەس ئەمەسە ئەگەر شتێک خلافی ئەچن خەبەرەدەن FBI پۆلیس ئەوە چیان تحقیقەکات ئەو شخصێکی خلاف قانونی کردی ئەگرن
ئەوەش بەتەکیش پێش- ئەوەشتی وا بکاتن وەکو گوتت کاکاست ببوورە یەکێک مەسئولێک لەو کەمپانیا شتێکی زانیوە ئەتوانی بە خەڵکێک ئەتوانی بە چەند خەڵک کەسێک کا بڵێت یان کەسێک کا کەس خۆی بڵێت بڵێ، بڕۆ بیفرۆشیان بیکڕا بۆ ئەوەی قازانج بکەیت هەروایەکەن پێڵێن ئەمەیە. ئەمە ئینگلیزی پێڵێن ئینساید تریدینگ ئینساید یان تو هایتن داخل شەریکە ئەزانی ئەو خەبەرەکە من هامەدار و شەریکە نازانم بەڵام تو مدیری یا براکەت مدیرە یا ئامۆزات مدیرە ئەزانیت ئەوان چیان کرد خەبەرەکەیان بتوت ئەوان ئەزانن ئەنه خۆیان ناتوانێت ئەی کارە بکەین سەر لە ئەمریکا قانونێک هەیە مدیر شەریکە ناتوانانی هەر کاتێک حەز بکە بفرۆشی و بکرێت ئەبێ 6 مان زووتر بڵێت تا ئەی دزیە نەکرێت بەڵام چیە کات مدیرەکە ئەڵێت بە قەوم و کەسەکانی ئەی کارە بکەن حکومەت شەزانی آخر بەڵێ ئەگەر باسی ئابووری هەریمی کوردستان بکەین ماوەیەکە کە باس دەنگ و باسەیە کە کوردستان نفتی خۆی فرۆشتووە داهاتەکەی وا دێتن تاوان بە ڕێگای تورکیاوە تورکیاش وەکو بڵێ کارداری هەرە گەورە و سەرمایه‌داری هەرە گەورەی لە کوردستان لە وابزانام لە 1970 تورکیایە بەڵێ اقتصاد تجارە لەگەڵ ئەمە نەوع بۆرسەیەک نییە ئەمە نەوع تیجارەتێکی نییە ئەمە دەشتە چ قالبێکەوە بەخوا ئیسە من خوێندەم منەوە لە کوردستان لەم چەند ساڵە تقریبا 37 میلیارد دلار ئینڤستمنت بووە لەم 37 میلیارە لە 180 هی خەڵک محلية يعني خلق كرد استخوية لصدى بين لصدى 20 خارجة أو لصدى 20 أكاتا 4 بليون يعني زور كمان أما نشانة ده لولاتي كردستان كبيالن ممكن دبي عراق وانية كبيوسي بهموش شيء أمنع 4 بليون كلا دارو انفستي بكن زور كمان أما قبولنية باسی ئەوە دەکەن کە تورکیا پارێکی زۆر دێنتە کوردستان یان انوستی زۆر لە کوردستان نا توركيا دونو انفستمنت هي يكي بيلن دايركت انفستمنت راستو يكي اندايركت راستو خوي او سك توركيا بيت باري خوي شركه بيت لبورصي هولير انفستي بكات اوكي او باشا بو كرد باشا او بو كرد باشا وباري كلا دروات بلام توركيا كارناك توركيا زياتري مشروع هي اندايركت انفستمنت هي ناڕاستە خۆ ینی پارەکە شەریکەکەی خۆی دێنێتن ئەگەر خۆتەڵێت لە 177 اقتصاد کوردستان لەگەڵ تورکیە ئەمە ئۆکەی لە وەزع عادی باشە بەڵام ئەگەر وەزعەکە خراپ بوو چۆن چی وەزع خراپ یانی وەزعی سیاسی خراپ وەزع سیاسی بێن تورکیە و بێن کوردستان خراپێت ئێ بە ئینگلیزی پێڵێن هەموو هێلکەکان ئەیخیتە ناو یەک ئەمە کوردی نیە هەموو هێلکەکان بێختە ناو یەک سەبەتە ئەمە خستەوە تورکیا ئەتوانێت بتخنکنێ وانی ئەتوانێت اقتصادەکەت تجارە ببڕێت لەگەڵ تۆ اقتصاد هین لەگەڵ توام یانی هەموو خەڵکی باسی شتی وا دەکا بەڵام بۆ تورکەکانش خەسارەتە تورکیش لەگەڵ ئێران وەزعی خراپە لەگەڵ عێراق ناوەندی وەزعی خراپە سووریا وای لێ هاتووە پێویستی بە شریکێکی وەکو کورد هەیە بۆ تورکیا تەوەقع ئەوە بکەی کە ئیشێکی خراپ بکات ڕاستە نام قەسە ڕاستە خۆی مشکلەکە بۆ هەر تکلای بەڵام تو تەماشا بکە ئایا تیجاری تورکیا لە 177 لەگەڵ کوردستانە لا يمكن لا صدى بنجي لقى كردستان شو الاقتصاد تركيا اقتصادي زور قوري اقتصادي تقريبا 1 تريليون دولار اقتصادي باش كرد او يديك لقال شي دكات لقال شي بازار ابي دخيل لسرمایه‌داری لانفستمنت یەک شتێک هەیە زۆر قانونێک ئەگەر بەس ئەو شتە ئەمڕۆ خۆشک و براکان فێر بوون ئەوە زۆر کافیە دایڤەرسیفیکیشن دایڤەرسیفیکیشن یعنی شتەکە دایڤەرسیەکەی هەمان ڕەنگی زۆر لایانی بڵێ ئەمە وەختە لە ستاک مارکت ئەبێت دایڤەرس بکەیت یەک شەریکە نەکڕیت کە خاصە ئەو یەک شەریکە بشکێت و پارەکە هەمووشکێ دە 12 شەریکە بکڕە یا ئەتوانی 500 شەریکە بکڕێت توانی 1000 شەریکە بکڕی اقتصادی شوایە نابێت اقتصاد وڵات خوتو بە یەک وڵات بەسریا بێت یا مثلا بە تورکیا بەسریا یا لە بە ئێران بەسریا بێت ئەبێت نە اقتصادەکەت لەگەڵ اتحاد ئەوروپی بکەی لەگەڵ عەرەبەکان ئەوانە نەکەن نە عەرەب لەگەڵ کوردەکان دەتوانی بازەکان ئەوە چالنجەکەتە خۆی کەسێک نەیوتیە ئیشەکە ئاسانە شکە زۆر سەختە بەڵام ئەوە چالنجەکەتە ئینسان عاقڵ اقتصادی عاقڵ سیاسی مەدارە عاقڵ ئەوە سەکە چۆن باشترین استفادە بکە لێ وەزعە کە مەوجودە خۆتە زانی بەڵێ it is not چۆنێژێت it is not ideal situation بەڵام ئەمە سیچویشنەکە بێ باشترین استفادی کاک ئازاد چەند دقەیەکی وەختمان ماوە حەزم دەکرد باسی بانک بکەین لە کوردستان کە بانک هەیە بەڵام بانکەکان بێپارن بانک بێپارەیە لەبیرتە پێش وەختە هاتین ئاخرین جار باسمان کرد کە پێش چەند مانگێ وتمان وەختە اقتصاد ئەمریکا هاتە خوار
چی کرد سەرۆک بۆش و دوایەوە سەرۆکەوە پاریان خستە بەنگەکە وانە پاریان خستە ناو بازار 700 میلیۆن دلار احتیاتی نیشتیمانیان بە قەراری کۆنگرس چون ئەگەر پارە لە بانگ نەمێت یعنی تا اقتصادەکە ئەوێ سێت اقتصادەکە بە چی وسیایە بە پارێ بەڵام ستاک مارکت خۆیشی منافسە بوو بانک ئەو پارە کەش یەک شەریکەت پێویستە ئەگەر لە بانک پیانەکە چی بۆ ستاک مارکت بەڵام فەرقەکەی چییە لە بانک بڕۆی قەرز بکەیت تو هشتە خاوەن شەریکیت بەڵام قەرزاری بەڵام بەبێ بانکش نابێ کاکازم ئەگەر ستاک مارکت یان بۆرسا منافەسەی بانک بێ خەڵک قازانجی لە بۆرسەکانە زیاتر بێ لە بانکەکانەوە قازانجەکانیان زیاتر بێ دەچتن پارە بەڵام دیسانەوە بانک ئەوەیە بۆ ئەوەی پارە لە ناو وڵاتێک لە هەرێمێک لە شوێنێکە پارە هەبێ خەڵک تۆ شتێک هەیە لە تۆ دەکڕم پارە پێ بدەم تۆش بە هەمان شت نە ڕاستە ستاک مارکت بوو بزنسی بچکۆڵەکان نییە بوو بزنس گەورەکانە اقتصاد ئەمریکا ها لە سەر سمۆڵ بزنس کە کەسی باسییان ناکات ئۆکەی بەڵام ئەوانش مهمن سمۆڵ بزنس ئیشیان پاریان زیاتر لە بانکەیت قسە ڕاست ئەگەر بانک پارە نەوێت ئەگەر کەواتە بۆرسا بۆ دەوڵەمەندەکانە بوو شەریکە گەورەکانە یا ئەگەر شەریکەیەکت هەیە بچکۆڵە هەیە بێت مەسڵەن سەر لەش ئەمریکا دوو بازار گەورە هەیە یەکی نیویۆرک ستاک ئەکسچێنج یەکی نەزدەک زیاتر شەریکات تەکنەلۆژیە و شەریکات بچکۆڵیتیایە نیویۆرک ستاک ئەکسچێنج شەریکە گەورەکانیتیە بەڵێ دەمیست بگەڕێمەوە دەمی زیاتر ئەوە بۆمان شیکەیتەوە کە بۆرسا ئەوانەی کە شەریکە گەورەکان لێ ئیشەکەن تا چەندێک دەسەڵاتیان هەیە لەسەر ئابووری وڵاتێک لەسەر خەڵکە بۆ نمونە من و تۆ کارمەندین لە کۆمپانی شەکەین لە حکوومەتی شەکەین لە کوردستانە خەڵک موظفە دەچێت پارەکەی ماگانە وەرەگری خەش دەکاتن لە بەنگدا دابنیاندانە هەرچەندە دانانی بەڵام ئەم بۆرسانە تا چەندێک دەسەڵاتیان بەسەر ئەو خەڵکە یانش کاری خراپیان چاکیان لە بۆ ئەو خەڵکە بەخوا ئەگەر کار چاک بکەن ئەنەوە اقتصاد وڵاتەکە وتم پێت باشترین مەیزە باشترین فایدەی ستاک مارکت ئەوە اقتصادەکەت بۆ مۆدرنەکەت مدرینکردنی ئابووری یعنی چ مدرینکردنی ئابووری یعنی وتم پێت یەکمین پلەی ئەوە لە اقتصاد کاش خۆت دوور بکەیت بۆڕێ بۆ اقتصاد فیات پێڵن فیات ئیکۆنۆمی مدرن یەکەی یعنی مانجمنت لە خاوەن شەریکە گیان لە یەکتری شەریکە و بەڕێوەبردن ئەوە کە بڕێەوەات ئەوە کە خاوەن شەریکە گیان لە یەکتری ئەوەش هینیشە یعنی و ترانسپێرنسی ئەگەر ئەم سیانە خۆی پایە و ئەساس اقتصادی مدرن ئەمانەت دوای شێکێک لە ستاک مارکت ئەمەی خۆشە نەهم شەریکەی گەورە شەریکەی بچکۆڵاکڕی شەریکەی گەورە شەریکە ئاخرێ گەیتە مەرحەلەیەکە نەو شەریکات بچکۆڵە دوکان بچک نامێنە لە بازار ئێوە خراپە بۆ بچکە دەبێ ناوەندی بۆ ئەوەی وڵاتەکە ڕاستەکە ئەوە آخر شەریکە گەورە هەرچی گەورە بێ ئەفیشنت زیاترە بێ وەختە ئەفیشنت نازم بە کوردی یعنی ئەفیشنت یعنی شتەکە باشترین کارەکە ئەیکەی بە کاری باش ئەیکەی بە کەمترین قیمەت و بە کەمترین کات بەڵێ ئۆکەی شەریکەی گەورەی کارت بۆکە شەریکەت بچکۆڵە ناتوانێت کارە بکەن وەختە بوویت بە ئەفیشنت قیمەت ئێتە خوار ئەو وەختە من و تو قیمەتی هەموو شتی ناو بازار باڵێ ئەمەش باشە بۆ خەڵک بۆ من و تو باشە بڵێ ئەوانە شەریکە گەورەکان دەتوانن شەریکە بچکۆڵە ناتوانێت ئەی بۆ دەڵێن ئابووری هەر وڵاتێک وەکو بڵێ پێوانەی ئابووری وڵاتێک لەسەر ئەوەی چینی ناوەندە یان گوت سمۆڵ بزنس ینی کارداری بچووک کارداری بڵێ اقتصادەکەی لەسەر ئەوە بەڵام اقتصادەکەی کارداری بچووک معنای ئەوە نییە دو نەفەر یەک نەفەر لە کارداری بچووک هەیە لە ئەمریکا ئەگەر سەرمایەکەت لە 1 ملیار دلار کەمتر بێت ئەو وەختە پێتەڵێن سمۆڵ بزنس یعنی تو شەریکە هەیە 500-600 کارگەرت هەیە بەڵامیشتە سمۆڵ بزنس حسابەکەی ئەوانە خۆیان ئەساسەکەن من ناڵێم سمۆڵ بزنس یعنی بڕۆیتە لەسەر کۆڵانەکەتان دوکانێکی تیای دو نەفەر دانیشتی ئەوە نازانەوە ینی پێڵێن مامن پاپ ستۆر مامن پاپ باوکو دایک سمۆڵ بزنس معنای ئەوە 20 نەفرت هەیە 30 نەفرت هەیە 40 نەفرت هەیە بۆ ئیشت بۆکەن ئەو وەختە چیەکە ئەتوانی ئەوش زۆر سەختە بمێنن ڕاست گەرەک بێت ئێستا ئێمە ئازانین شەریک دوکانی هەیە لە ئەمریکا ناوی واڵمارت ئەم واڵمارتە معروفە بچێتە هەر منتەقەی دوکانە بچکۆڵەکان هەمویان ئیشیان نەماوە هەر چووکە واڵمارت هەموو شتێکی تیا هەموو شتێک هەرزانش ئەفرۆشی هەرزانش دەفرۆشی وەختەکەمان زۆر کەم ماوە وا بزانم نیو دقیق ماوە کاکازە دەمیست پێشبینی تۆ بۆ ئەوەی ئەم سیستەمە لە
هەرێمی کوردستانی خۆمانیش بکات چەندی پێدەچێ بەخوا ئەمە ئەگەر دەستی پێ بکات ئەمە خۆتوای باشێکە ستاک مارکت چنێکی بێچ زۆری پێچێ بەم کوردستان ساڵە بەخوا ئێستا ئەخر ئێمە کوردستان لەگەڵ ئەمریکا مقارنەی مقارە ناکەین بەڵام تورکیە مقارنەیەکەین بەڵێ چەند ساڵی بۆ 50 ساڵ لەگەڵ تورکیا ئەمە وەختێکی زۆر دێ بە هەر حاڵ کاک ئازا زۆر باسەکان زۆر خۆش بوون هەرچەندە هەنی شتەکان ینی هێشت ماون بۆ ئەوەی خەڵک بزانیان ڕووکردنەوەی هەبێ بۆی بۆ ئەوەی خەڵک تێ بکاتن کە ئەم بۆرسانە چۆن کار دەکەن کاک ئازا زەندیشیکەرەوەی ئابووری زۆر سوپاس بۆ هاتنی جەناب دۆمی دەوارن هەمە جارێک کە باسی ئابووری بکەین بتوانین داوەتکەین بێتی بە میوانمان بەلێ گوهدار و بینەرین دەگی ئەمریکا بێ چەندین دماهەیە بەرنامە بێ دەمژمێری